مامۆستا ئاینیەک چییە کە بە کوردی وەڵامی پرسیارەکانی ناوگۆڕ دەداتەوە؟ دەڵێت من کوردم و لەو دنیاش با کوردی قسە دەکەم. بۆچی هێرش دەکرێتە سەری و خۆی چی دەڵێت؟ سڵاو، ماوەی 2 ڕۆژە سۆشیال میدیا پڕ بۆ لەوێنەوە باسوخواستی مەلا جاسم کەلاری بەشێک وەک سمبول و پارێزەری زمانی کوردی دایک دەیناسێنن، بەشێکیش پێیان وایە پێشەلی شەرع و یاسا ئاینیەکانی کردووە. سەرەتای ڕووداوەکە بۆ کورتە ڤیدیۆیەک دەگەڕێتەوە کە ئەو مامۆستا ئاینیە دەڵێت بە زمانی کوردی دایک وەڵامی پرسیاری فریشتەکانی ناوگۆڕ دەدەمەوە. ئەگەر کوردیان نەزانی لای خوددا سکاڵایان لێ دەکەم. موتان ئەڵێم لەناو قەبرما بە زمانی کوردی جوابی مەلایکەکان. ئەگەر لێم تێگەیشت وەریگرە، ئەڵێم خوا ئەڵڵا خوامە، ئەڵێم خوا منی دروست کردووە باوەڕم پێ هەیە، محەممەد پێغەمبەرمە صلی الله علیه وسلم، بە کوردی جوابێت. ئەگەر لێم تێگەیشت ئەگەر لێم تێ نەگەیشت شکاتیان لای خواکەم، ئەڵێم بۆ منت بەو زمانە دروست کرد، بۆ بە زمانێتر جوابێن. هەردوایەمە قسەکەی مامۆستا جاسم دەشێوێنرێت و دەگۆڕێت بۆ ئەوەی کە نابراو گوتوێتی ڕوبەڕووی خوددا دەبمە و پێی دەڵێم بۆچی بە کوردی منت دروست کردووە مادام کوردی نازانیت. هەردوایەمەش کاردانەوەکان لە سۆشیال میدیا زیاتر و زیاتر بوون تا ئەوەی مامۆستا جاسم کەلاری هاتە دەنگ و خۆی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گوتی قسەکانی من شەوێنرا. بەشێک لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا بە توندی هێرشیان کردە سەر ئەو مامۆستا ئاینیە وەک پێشێلکاری دەق و یاسا ئاینیەکان ناساندیان، بەڵام خۆی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەوەی ڕەت کردەوە گوتی دەتوانم سکاڵان لەسەر هەمووتان تۆمار بکەم، بەڵام نایکەم و ئەمە هەڵدەگرم بۆ قیامەت گەردنی ئەوانەش ئازاد بێت کە لە قسەکانیان پەشیمان بوونەتەوە. ئێستاش سوورم لەسەر قسەکەم و لە نێو گۆڕ نەک بە کوردی بەڵکو بە کەلاری وەڵامی پرسیاری فریشتەکان دەدەمەوە. بەشێکی تر لە بەکارهێنەرانی سۆشیال میدیا دەستخۆشی لەو مامۆستا ئاینیە دەکەن و دەڵێن کورد بۆمانەوەی بیر و هۆشی نەتەوەی کوردایەتی پێویستی بە سەدان هەزار مەلا جاسم هەیە، نەک ئەوانەی بەردەوام دین تەسک دەکەنەوە. لەو بارەیەوەش کۆپلا شعرێکی حەزرەتی نالی دێتە بەرباز کە دەفەرمێت کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە، هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی مەعنا دەکات.